بەناوی خۆی بەخشندە و مێرەبان، من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام بەیەوەی خۆشەویست شاد دەمەوە. بارانی دوێنێ هەروەکو چۆن هەموو هەرێمی کوردستانی گرتەوە بە تایبەت شاری هەولێریش، هەولێرەکەمان زۆر تەڕوو جوان بوو، هەولێرەکەمان پاک و تەمیز بووبەوە و ئەمبینی خەڵکی شاری هەولێر هەستێکی زۆر خۆشیە بوو، تەنانەت شەقامەکان زۆر قەڵەباڵغتر بوو لە ڕۆژانی تر، چکە خەڵک هەستیە کرد، یعنی هەستێکی زۆر خۆشی بۆ دروستە بوو کاتێ لە بەردەمم بارانەیە ئەڕۆیشت یەک کۆمەڵە گەنجم بینی وتم چییە بەم سەرماتان نییە لەدەم بەم بارانەیە بەدەم ڕێگاوە ڕۆن وتی نەوەڵاهی باران هەستێکی زۆر خۆشە، بۆیە لەوێەوە من ئەم فکرێن بۆ دروست بوو کە بەرنامەیە بکەم لە تایبەت بە باران و ئەمڕۆ دەمهەوێ لە هاوڵاتیانی شاری هەولێر بپرسم هەستان چۆنا کاتێ ئەبینم بارانە بارێ، بۆنی باران چه هەستێکت پێدەبەخشەیە؟ باران ڕوخسارمان تەڕەکات و خاوێنیەکاتەوە، بەڵام بۆچی دڵەکانمان نەرم و خاوێن ناکاتەوە؟ بێگومان لەگەڵ بارینی بارانە کۆمەڵی خەڵک هەنا پێویستیان بە یارمەتی ئێمە و حکوومەت دەبێ. لەم مەملەکەت ئێمە حکوومەت ئێمە پشتگوێ خستووە، بەڵام ئێمەی مرۆڤەکان ئێمەی موسڵمان ئاگامان زیاتر لە یەکە، بۆیە دەبێ لە وەرزی زستانە زیاتر ئاگامان لە فەقیر و هەژاران بێت، ئاگامان لەو کەسانە بێ کە شەوانە لە نێو پارکەکان ژیان بەسەر دەبن، ئەو کەسانەی خانوویەکی وەکو پێویستیان نییە و لە زستانە هەمووی دڵۆپە و ئاوی لێ دێتە خوارێ و کەسانی کە جلوبەرگی زستانیان نییە. من ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر تایبەت بە باران و هەستی باران و وەچێ پێویستە یارمەتی بدرێت لە وەرزی زستان و بە تایبەت لە کاتی بارانبارین لە خەڵکی شاری هەولێر دەکەم. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. بارانیش نەباری هەندەی دیدی تون دەویت خانووکەی لە باتی خۆڵ و سەب لایلۆنی لاوەتە بانیە پێویستە ئێمەش چۆن باران نمنەمە دەبارێ و تەڕمان دەکات دەچنە پێوەرزێکیکە ئێمە دڵەکانمان نەرم بێت کەسانی لێبوردە بین. خەڵک وان ناڵەی دێتن لە تاو چۆڕە نەفتێکە، خەڵک وان ناڵەی دێتن لە تاو شوێنێکی گەرمە. دوێنێ یەکەم بارانباری لە هەرێمی کوردستان هەستێکی چۆنە هەبوو کە بینیت باران دێتە خوارەوە و ئەم گەرمایە کۆتایی پێهات؟ پێشەچی بەخێر بێن، وەڵی هەستەکەمان خۆشە، بەس یعنی ئینسان کە دەبینی باران دەباری لە بۆ دەغرودان و کشتیوەها زۆر باشە، بەس لەلایەکی دیش هەندێک فەقیر و فەقارە هەیە یعنی کە باران دەباری جێیان نییە، یعنی شوێنیان نییە، پیاو هەیە ڕەبەنە مەسەلەن ژنی نییە مندە لە خۆی لەو عەدیقانە دەنووی کە دنیا سار دەبی یەک جێ نییە لێ بنووی، لازمە حکوومەت هاوکاری بکە. یعنی ئەمە نارێم هەندێک کەسێ لە خۆیەوە وایە، بەس هەندێک کەسێ فەقیرە جێی نییە، ماری نییە، عاری نییە، باران دەبارێت و خەمی و کەسانە دێتە بەری. وڵی ئینسان نەک هەر مەسلحەتی خۆی بەتەنێ بێ، دەبی مەسلحەتی عامت بێ، ئەگات و ئیسلامی و کوردی بە تەواوی نەک هەر مەسلحەتی خۆم، وڵی من بەخۆم زگم تێربی و حەقیشم لە خەرچی نەبی نابی ئەوە نابی ئەو شتە معاڵەوە دەبێت لە بۆ هەموو یعنی کو خۆت دەوێت ئەوە خەرچیشت بێ. باران زۆر جار لەگەڵ بارینی باران ڕوخسارەکانمان تەڕ دەبێت و خاوێن دەبێتەوە، بەڵام زۆر کەم دڵمان خاوێن دەبێتەوە. هۆکاری چیە؟ ینی دڵی مرۆڤەکان بەرامبەر یەک پاک نابێتەوە. حەز ناکەم بارانە ببێتە هۆی پاکبوونەوەی دڵەکانمان لێبوردەی بڵاو بێتەوە. لەگەڵ بە ئەم بارینێن بارانە ئێمە گوناحەکانیش لە خۆمان دادڕنی. وەڵی مامۆستا یە قسەت پێ برێم، ئێمە لە پاش 2003 و لە پاش ئەو وەزحانە ئینسان هوردە وردە ئیمانی زەعیف بووە، سیلەی ڕەحم نەمایە، ئەوڕۆ برا ئاگای لە برای نییە. ڕاستە باران دەباری سیمامان جوان دەبی و شارەکەمان خۆش دەبی و دەغرودان و هەیتوت، بەس ئەمن وەچی ئاگام لە تو نەبوو، ئەمن ئاگام لە فەقیرێکی نەبوو دەبە هەباران باری. ئەوڕۆ خەرک سەتا ئەفتای نەخۆشی مادەی هەیە، بڕۆ ئەو شارەی ببینێت لە 150 بێئیشە، خەرک چێوە بچی، خەرک یعنی نازانی چ بکە،
باشە پێ دوانێ لەگەڵ گۆڕینی وەرزەکان وەرزی هاوین زستان پێویستە ئێمەش خۆمان بگۆڕین لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی زۆر شتەوە پێویستە گۆڕانکاری لە خۆمان کار وەک چۆن وەرزەکە گۆڕاوە بەرێوەڵا دەبی ئەمە گۆڕانکاری بکەین بەس کاکە گۆڕانکاری ئەوڕۆ بە ئیش و کەسابەتە ئەوڕۆ گۆڕانکاری بەم مادەیە ئەتوو ئەگە ئەوەت نەبی مادە نەبی ئەتوو بەچی گۆڕانکاری دەکەی بڕۆ پیاو هەیە لافی بە پارەی لێ دەدا پیاوی شێ وا لە بن عەردی دەژی ئەوجە لۆ هەندەکان کۆز و شەشە لۆ هەندەکانیش تەب بلمە ڕاست بە عەرەبیەوەی ئینشاڵڵا بەو هیواین بارینی ئەم ساڵ ینی وەرزی ئەم ساڵ وەرزی زستانی ئەم ساڵ بارینی ئەم بارانەیە ببێتە گۆڕانکاریەکی ڕیشەی لە هەرێمی کوردستان ئێمە بێ هیوا نابین هیوامان هەیە بەو هیواینە یعنی هەروەک چۆن وەرزەکە گۆڕاوە وەزعی و گوزەرانی خەڵکی شاری هەولێروە تەواوی هەرێمی کوردستان بە تایبەت بگۆڕێ ئیشاڵڵا دەگۆڕێ و ئیشاڵڵا خۆشتر دەبی ئیشاڵڵا ئەمە دەبی ئەمەلمانەبی ئەمە هەدەبی شکر و سابیر بین ئیشاڵڵا زروفەکە زیاتر باشتر دەبیتن و بەتەمای خوای لۆ هەموو لایەکی هەر نەک لۆ دەورەمەند و لە بۆ فەقیر و فخاستن لە بۆ فەقیری هەرچەندی وەزع خۆش بی لۆ فەقیری هەستێکی چۆنە هەبوو کاتێ بەیانی لە خەوەڵ سایت و بۆنی باران بە تەواوی گەڕەکەکەتان و شارەکەتان بڵاو ببەوە وەڵا ئەمڕۆ ڕاستی پێش سوپاسی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم باران بەڕاستی ئەم زۆر بەخۆم حەزم لە بارانە ستا دەوڵەتە ئەوروپیانە ئەم ڕۆژێ دەباری ئێستا ئێمە چوار فەسلی زۆر خۆشمانەیە بە تایبەتی لە فەسلی جستان باران بەرەکەتە و بەڕاستی لە بۆ قەرکەی فەقیر و فەقەرات تێر دەخوا و ئەو خۆر و داقیما و جەوەکەیش خۆش دەکافێن چەند ڕۆژێک پێشستا خۆڵبارینێکی زۆر بوو خۆرانەی کوش زۆر چاکە ئێستانی باران بەڕاستی بەرەکەتە باران ئەو چوار فەسلە بەهار و هاوین و پای زۆر سەراوینی زۆر گەرم بوو بەرام سار زۆر سار نابی نەفت و شتیشتەوە زیاکەن و فەقیر و فەقەرای ئێشتا خەمی نەفتیشمان نایتە پێش ئینشاڵڵا بەگشتی حکوومەتەکە باش دەبی و لە بۆ فەقیری و سرفەی ئاقاری دەبتەوە سرفەی زەوازات و خەرکە بێکارە و برێ هەموو کەس حکوومەتەکەی خۆش دەوێ حکوومەتی خۆمان کوردیە بەڵام خەرکەکە بێوەزع بێ ئیشە بارانیش نەباری هەندەی دیتون دەبی باران بەرەکەتە و ینی گۆڕینی ئەو وەرزی هاوین و هاتنی وەرزی زستان ئەنی گۆڕانکاریەک لە وەرزی هەرێمی کوردستان کرا گۆڕانکاری ڕیشەی لە گوزەرانی خەڵکیش بکرێت ئینشاڵڵا بارانیش دەباری ئەو خەرکەش وەکو برێی لە وەرزەی نوێ دەبتەوە تازە دەبیتەوە بیر بۆ چوونە بیر بۆ چوونمان باشە هەمووی هەدەفمان یەک دەوڵەتە ئەو هەموو حیزبە زۆرە هەموو یەک ئاواتی بەس برنامەمان جیایە ئەو بارانە شوا دەبی بەرەکەت دەبی لە بۆ هەموو خەڵکی کوردستان خۆشی دەبین ئینشاڵڵا بارانیش نەباری هەندەی دیتون دەبی خانووکەی لە باتی خۆڵ و سەب لایلۆنی داوەتە بەیانیا پێویستە ئێمەش چۆن باران نمنەمە دەبارێ و تەڕمان دەکات دەچینە پێوەرزێکیکە ئێمە دڵەکانمان نەرم بێت کەسانی لێبوردە بین خەڵک وان ناڵی دێتن لە تاو چۆرە نەفتێکە خەڵک وان ناڵی دێتن لە تاو شوێنێکی گەرمە دوێنێ بارانێک تەواوی هەرێمی کوردستانی گرتەوە و شاری هەولێریشی بە تایبەت بە شێوازێکی زۆر باش گرتەوە هەستێکی چۆنە هەبوو کاتێ بەیانی لە خەوەڵ سایت و بۆنی باران تەواوی شارەکە و کۆڵانەکەتانی داپۆشی بوو وڵی سوپاس بۆ خوا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم و بە خێراتنە دەکەم واللهی بارانبارین نیعمەتێکی خوایە کە خوا گەورە ئەو نیعمەتی بەردەوام کەوا پێشانی بەردەکان ئەداتن و بەردەوامیش هەر پێشانی بەندەکانی داوە یەک لە نیعمەتەکانی بارانبارین ئەوەیەکەوە نوێبوونەوە بە زەوی دەداتن و پێویستە ئینسانەکانیش ڕواڵەتی خۆیان و جەستەی خۆیان و دڵی خۆیان پاک بکەنەوە و پێویستە ئەم بارانە کەوا خەڵک لە بۆ خەڵکە نیعمەتە بە ڕەحمەتە و خەڵکیش بە نیعمەت و بە ڕەحمەتی بزانێتن کاتێک دەبینی باران دەبارێتن بەسەر زەویدا زەوی نەرم دەکاتەوە پێویستە ئینسانەکانیشە بەرامبەر یەکدا نەرمونیان بن بەرامبەر یەکدیە بەڕاستی بەزەیی بن بە سۆز بن بۆیە باران نیعمەتێکە یعنی خوای گەورە بە نیعمەت باسی کردیە و ئەم بارانە دەبێتە هۆی نەرمبوونەوەی ئەو زەویە و دەبێتە هۆی ڕواندنی چەندەها بەروبووم لە ناو زەویدا بۆیە ئینسانەکانیش وا پێویستە چەندەهان بەروبوومی نوێیە چەندەهان سۆز و بەختەوەریە لە نێو دڵەکانی خۆیان بچێنن لە نێو دڵەکانی خۆیاندا بڕوێنن بۆ ئەوەی ئەم وڵاتە چۆن بە بارانە دەگەشێتەوە و
ڕووناک دەبێت و ڕوون دەبێتەوە ئەو حالەش ئینسانەکانە بڕواڵەتێکی جوانەوە بە دڵێکی پاکەوە بەرامبەر خەڵکە بەرامبەر میلەتە خۆیان بنوێنەوە. باشە ئەم بارانەیە هەروەکو خۆت باسێکە ڕەحمەتە، بەڵام جگەلەوەی کە ڕەحمەتە ئەبینی لە بارانە کۆمەڵێک کەس هەن لەسەر شەقامەکانە خەون، بەڵام لە وەرزی زستانە لەوانەیە شەقەمەکان گونجاو نەبێ بۆوان بۆی لێ بخۆن. بۆی پێدوانیە ئەرکێکی زیاتر لەسەر حکوومەت بە تایبەتی وە تەواوی خوا پێداوان هەیە لە وەرزی زستانە بێ ئاگاداری ئەو ماڵانە بن کە کەم دەرامەتن و لە جلوبەرێک لە تەواوکردنی خانوەکانیان لە پێداویستی سەرەتاکەەکانی زستان کڕینی بەرمی لە نەوتە پێدوانێ بە ئێمە زیاتر ئاگاداری دەور و بەرمان بێن و زیاتر هۆشیارانە بیم بزانە خۆ چێ پێداویستەکانی زستانی نییە. بەتەکیید ئەم وەرزە وەرزی زستانە، وەرزی سەرما و سۆڵەیە، وەرزی بەفروبارانە کە بەڕاستی لەم وەرزەیە خەڵک پێویستی بە نەفتە، خەڵک پێویستی بە شوێنی گەرمە. ئەگەر بیم تەمەشای مەسوولەکان و سەرکردەکان بکەیت تەمەشای شوێنیان گەرمە، شوێنیان نەرمە، بەڵام تەمەشا دەکەی کێشەی نەفتیان نییە، کێشەی کارەبایان نییە، کێشەی ئاویان نییە، کەچی ئێستا وا مدەیەکی کەمە بەسەر هەڵبژاردنە تێپەڕیوە وحدیان بە خەڵکدا چەندەها شت بکەن کەچی ئێستا کە دەبینی خەڵک وان ناڵی دێتن لە تاو چۆرە نەفتێکە، خەڵک وان ناڵی دێتن لە تاو شوێنێکی گەرمە. تەمەشا دەکەیت چەندەها خەڵکە دەبینی لەم جستانەدا شوێن و مەکانیان نییە لەسەر جادەکان ئاخەون. ئەوە حیفە لە بۆ حکوومەتە بەڕاستی جێگای داخە کە خۆی بە پێشەوەی ئەو خەڵکە بزانانی، خۆی بەستەرکردی ئەم میلەتە بزانیتن. لە حالێکدا تەمەشا دەکەین میلەتەکە تەمەشا لە چه حالێکدای و خۆشی لە چه حالێکدایە. پێم وایە دەبێت تا میلەت هەڵنەستاوە، تا میلەت لە سەرما و سۆڵح بەخەبەر ناتووە، حکوومەت خۆی بەخەبەڵ بێتن، حکوومەت خۆی بە ئاگا بێتن لە ڕاست میلەتە کە بەڕاستی میلەت یعنی چاوی لە دەستی حکوومەتە، خۆی هیچ پارەیەکی نییە، هیچ سەرۆت و گوسامانێکی نییە کەەوە بتوانە نەفتی پێ بکڕی. خۆمان لەسەر بەحری نەوتین، لەسەر بەحری ئاوین، لە نێو هەموو شتەکانی کارەبان کەەوە لە هەموو شتێکا گونجاوە، بەڵام جێگای داخە بەڕاستی کەەوە حکوومەت بێباکانە پشتی لە میلەت کردووە. بەڵا ئێمە باسی حکوومەتمان کرد، حکوومەت پشتی لە میلەت کردووە، بەڵام ئێمە دەبێت ئاگاداری دەور و بەرمان بین. ئێمە چەند ساڵێکە بۆ هیواین کە حکوومەت وەکو ساڵانی ڕابردوومان لێ نەکات و هیوامان وایە ئەمساڵ نەوتەکەی کە حەقی ینی مافێکی سەرەتایی خۆمانە بمانداتێ. بەڵام چی تێ بۆ کەسانی خوا پێیداون، یا ئەو کەسانی کە ینی تۆزی حاڵیان باشە پێویستە مرۆڤەکانیش ئاگاداری یەکتر بن، یان ئێمە تەنها پشت بە حکوومەت ببەستین. و پێغمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت مسلمان چەند حەقێکی لەسەر مسلمان هەیە کە لێرەکانە ئەوەی کە خوا پێداوە، ئەوەی کە خوا گەورە دەرکا ڕەحمەتی خۆی لێکردیتەوە حەقوایە چاوێک بەو کەسانەدا بخشێنتەوە یاخود بەرچی دەستی ویزدانی خۆیە بەنێو بەرچی دابداتن بیبەخشیتن لەو وەرزەیە کە وەرزی زستانە. خوایما کە باسی ئیسلامەکەین خۆ ئیسلام بەس لە ڕەمەزان دانیە، بەخشین بەس لە ڕەمەزان دانیە، بەخشین بەس لە مانجی پیرۆزی ڕەمەزان و مانگەکانی تردانیە، بەخشین لە هەموو مانگەکاندا هەیە. هەر کاتێک ئێستاکە کەسێک پێویستی بە هاوکاریەکە بوو، پێویستی بە پێداویستێکە بوو، پێویستە ئەوانەیە کە خوای گەورە پێیداون و خوای گەورە زیاتریشیان پێدا هانە لە بۆ کەسێک بن و پاڵپشتی کەسێک بکەن و سەرۆت و سامان بدەن بە کەسێکە یان نەفت بۆ کەسێک بکڕن کە پێویستی پێدی. چەندەها کەس پێویستی بە نەفتە لەم وەرزەیە، حەقوای ئەوانە کە خوای گەورە پێیداون نەفت بۆ کەسانە بکڕن، دەستی خۆیان واڵا بکەن کە خوای گەورە ئەگەر بەرمی نەفتێک ببەخشن یان دینارێک ببەخشن خوای گەورە بە دەقات بۆیان پڕ دەکاتەوە، بە دەقات پێیان دەبەخشیتەوە. سپاس دەکەم بەڕێز. خۆشەویستانم ئەوەی گوێبیستی بوون پەیامی بەشێک لە هاوڵاتیان بوو لە نێو بازاڕی شاری هەولێر و لە سۆسیال میدیاکەی خۆم پۆستم کردووە خۆ بزانین هاوڵاتیانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەو کەسانی کە دەنگیان ناگا بە مایکەکەمان ئەوان دەربارەی باران چیمان پیاڵێ. خاتوونێک بە ناوی کیژان ئیبراهیم نووسیوەتی عشقی بارانم، هەموو کاتێک دەمهوێت کاتێ باران دەبارێ لە بەردەم بارانەکەدا ڕادەوەستم تاوەکو هەموو جلەکانم تەڕ دەبێت، چونکە بەڕاستی ئاسوودە دەبم لەو کاتەدا بەڕاستی ئاسوودە دەبم لە کاتێکا دەبینم ڕەحمەتی خوامان بەسەردا دەبارێ. گەنجێکی تر بە ناوی سەفین کوردۆ نووسیوەتی کاتێک کە باران دەبارێ ئاسوودەیی بە دڵەکان دەبەخشێت و هەموو شتێک پاک دەکاتەوە، بەڵام ناخی مرۆڤەکان نەک بە باران بەڵکو بە زریانیش پاک نابێتەوە، چونکە کاتێ باران دەبارێ خوای گەورە دەیهێوێ ببارێت، بەڵام چونکە مرۆڤەکان نیان هەوێ ناخیان پاک بێتەوە بۆیە بە زریانیش پاک نابێتەوە. گەنجێکی تر بە ناوی ئاکۆ عەلی نووسیوەتی کە باران ئەبارێت هەر لە خۆمەوە هەستێکی زۆر خۆشم بۆ دروست دەبێت. گەنجێکی تر بە ناوی سامان ڕەشاد دەڵێت
جەناخی مرۆڤ پێویستی بە بارانی خۆیەتی واتە دەبێ ئێمە بارانی فرمێسک لە نێو لە دڵەکانمان بڕێژین و بۆی دڵەکانمان پاک بێتەوە. خۆشەویستانمەوە کۆمنتی بەشێک لەو کەسانە بوو کە لە سۆسیال میدیا کۆمنتیان بۆ نووسین و دەربارەی باران ڕاو بۆچوون و کۆمنتەکانی خۆیان نووسی بوو. من پەیامی زیاتری هاوڵاتیان لە ناو بازاڕە مینێمەوە و پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئەوەی خۆشەویست دەگوازمەوە بینەر و بیسەرمان بن. بارانیش نەباری هەندەی دیتون دەبیت خانووکەی لە باتی خۆڵ و سەب لایلۆنی داوەتە بەیانیا. پێویستە ئێمەش چۆن باران نمنەمە دەبارێ و تەڕمان دەکات دەچینە پێوەرزێکیکە ئێمە دڵەکانمان نەرم بێت کەسانی لێبوردە بین. خەڵک وان ناڵی دێتن لە تاو چۆڕە نەفتێکە خەڵک وان ناڵی دێتن لە تاو شوێنێکی گەرمە. دوو گەنجی خۆشەویستی شاری هەولێرم لەگەڵە لە یەکێک لە پارکە دیارەکانی شاری هەولێرین لە باخی شاری دەمەوێت بپرسم دوێنێ ئێرە تەواوی ئێرە تەڕ بوو و سەردانی ئێرەم کرد هیچ کەسێ پێی نەکرابوو لێرە دانیشە لەبەر بارانەکە بزانە خۆوان هەستیان چۆن بوو لەگەڵ بارینێن بارانەیە هەستە چۆن بوو کە بەیانیەڵ سایت تەواوی شاری هەولێر تەڕ بوو پاک بوویەوە لەو هەموو بانگەشەی هەڵبژاردن باز بکەین ئەن لەو هەموو دڵناخۆشێکە لە شارەکەماندا هەبوو. بەڵێ بە تاکی زۆر بەخێر بن دەستان خۆش بێ بەوەم بەرنامەیە بەڵێ لە ڕاستیدا خۆی بارانبارین شتێکی خودداییە و شتێکی جوانە بۆ هەموو مرۆڤەکان ئیتر هەموو چین و توێژێکی ئەم کۆمەڵگەیە و لەو دنیاە لەو جیهانە گەورەدا پێویستی بە باران هەیە بەتایبەت باران سوودی زۆری هەیە بۆ مەسایلی بەنداوەکان و ئیتر لە مەسایلی قات و قوڕی کوردگوتنی مەسایلی باران ئەوەیە کە باران دەبارەی هەمومان دڵمان خۆشە بێ بەوەی کە چین و توێژەک هەیە کە یارمەتی خەڵکی هەژار و فەقیرە دەن دەستی کۆمەچیان بۆ دەست یارمەتیان بۆ درێژەکەن و هاوکاریانەکەن و لەمان کاتیشدا بارانبارین بەرنامەکەت خۆی جوانە ئاماژەیە بۆی چۆن باران دەبارێتن ئەم زەویە نەرم دەکەەوە خۆشەکەمانی ئەم بارانە کە باری زەویەکانی نەرم کرد تەواوی خەوک و خاڵەکان هەمووی نەرم کردووە بەشێک لە ناشرینەکانی ڕاماڵی بۆ نێو مەزراکان پێویست ناکە ئەمەش بەهۆی ئەم بارانەوە دڵی خۆمان نەرم بکەینەوە و لێبوردەیی و ئاشتی بڵاو بکەینەوە بەتاکیت بە دڵنیایی بەڵێ زۆر زۆر زەرورە چۆن ئەم بارانە کە خوای گەورە ئەیبارێنێ و زەویەکان نەرمەکە و شیەکاتەوە ئاواش دڵی مرۆڤەکان پێویستە نەرم بێتن و بەرەو ژانێکی خۆشبەختی و ئاسوودەی و خۆشنودی ژیان بەسەربەرین و بۆ هەمومان پێویستە ئەم ڕێگەی وگرینە بەر و دەستان خۆش دەچمە لای هاوڕێکەت بزان هاوڕێکەت دوێنێ هەستە چۆن بوو کە لەوانەیە بەشێ لە لاشەشت تەڕبوو بێت. سەرەتا بەخراتان دەکەم بە خێر سەر و سەرچاوە باران پێلێنانە بۆ وەرزێکی تازە نوێ بنەوەی وەرزێکی تازەیە باران یەکێک لە حکمەتانەی کە خوای گەورە بۆ مرۆڤ دەیبارێنێت و وا دەکات کە خۆی لە خۆیدا خودی هەندێک پندێک کردواری خۆمانە دەرێکە لە کاتی بارینی باران سۆزەکان زیاد دەبن هەرزانی ڕوولا شوێنەکان دەکات و جوتیارەکان دڵیان خۆش دەبێت ئەو کەسانێک کا چێرگەکانیان چاندووە با باران دڵیان خۆش دەبێت و دەبێتە هۆی گۆڕینی ئەتوانم بڵێم خۆشحاڵی کۆمەڵێک کەسکەوە ژیان و گوزەرانیان لەسەر بارانە و نوێبوونەوەی بەنداوەکانە و زیادبوونی ئاوەکانە دووبارە گەڕانەوەی مرۆڤ بۆ ژیان و سەوزبوونی ژینگەیە مرۆڤ بێژینگە ناتوان بێ ئاو ناتوانێت بژی کاتی ئاو ئەبارێ ینی ئەم بارانە دێتە خوارێ بێگومان ئاوە و دووبارە مانایەکی تر بە ژیانی ئینسانەداتەوە پێ دوایە مەبەستە مە بگەێنیت خۆی باران کە دەبارێت ڕوحەکان تەڕ دەبێت و ئاسوودەی بە مرۆڤ دەبەژێت و خۆشت باسەت کرد ئاو سەرچاوی ژیانە مرۆڤ بێ ئاو ناژی پندێکی کردواری خۆمان هەیە دەرێ ئاو ئاوەدانی ئەو پندەکە لە مێژە با و باپیرانمان وتراوەتەوە بوونی باران ئەتوانم بڵێم یەکێکە لە سیما هەرە خۆشەکان بۆ مرۆڤ و حەز بە ئاسوودەی دەکات هەز دەکات کۆمەڵک خەم و مەشاکیل و کێشە لە کاتی باریندا بە دڵی دادێت و پێغەمبەر سەڵامان سەڵاو عەلەیهی وسەلەم دەفەرمێت یەکێک لەو شتانێکەوە ئینسان پێویستە کاتێک دوعاکانی قبول بێت لەگەر بارینی ڕەحمەتە کاتێکە و ڕەحمەتە دێتە خوارەوە ئینسان لەو کاتەدا دوعای قبول دەبێت و پێویستە ئێمەش چۆن باران
نمنەمە دەبارێ و تەڕمان دەکات دەچنە پێوەرزێکیکە ئێمە دڵەکانمان نەرم بێت کەسانی لێبوردەبین و ئەو کەسانەمان خۆش بێت کە ئێمەیان خۆش دەوێت و پێویستە لەسەرمە بەڵێ هەروەکو باسە کرد باران هەموو ئەو شتانەیە کە تۆ باسە کرد بەڵام ئەبینی باران لانە و جێگا و ڕێگای کۆمەڵی کەس تێگەدا بۆ نمونە چەندین کەس هەیە شەوانە لەم پارکانە خەوێ لە پارکەکانی شاری هەولێر گەر بسوڕێیتەوە شەوان زۆر بە دیاردەیەکی ینی زەقی ژەی بینی خەڵک لە نێو پارکەکان خەوتووە باران لانەیەمانە تێگەدا بۆیە پێویستەکە ئەو کاریەوانە بێ تۆ داوا لە کێ ئەەکەی کە ئاگاداری ئەو کەسانە بێ کە وەرزی زستان هاتووە وەرزی سەرما و سۆڵاتوە پێویستە ئاگایەکیان لە هەژاران بێت ئاگایەکیان لەو کەسانە بێ کە خی گەورە پێی نەداون و تاقیکردنەوە نەتەوە بە فەقیری من لە ئاخی قسەی بەڕێز دەست پێ دەکەم من دەپرسم لە دەوڵەمەندەکان ئەو کەسانی کەوا دەوڵەمەند و خوا پێداون ئەگەر قەت ڕۆژێک بینیان لەوە کردوتەوە ئەگەر ئینسانێک خۆیان بێنتە جێگەی ئەو کەسانە تا چەند تعامل دەکەم بێگومان ئەو کەسانێکەوە لێ قەوماون ئەوانە کەسانی ئێمن کەسانێکن کە خی گەورە بە توی داوە کە دەستحقی بە توی داوە بۆی بە توی داوە کە تۆ پیاوەتێکی پێ بکەیت تۆ دنیاە کە ئەژوی سوێ ڕۆژێ بە جێی دێلی کە ئەوەی بەکەڵکت دێ چاکە و پیاوەتەکەیە یارمەتیدانی ئەو کەسا فەقیر و هەژار و کەم دەرامەتانەیە کە لە ژان و گوزارانێکی سەختدا دەژین ئێمە دەبێ ئەومان لە بەرچاو ڕوون بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی دەفەرمی المؤمن والمؤمن كالبنيان يشد بعضهم بعضا ئێمە دەبێ بینایەک بین بۆ هەمومان وەکو بینابین نابێ ڕوخێنەر بین ئەو کەسانەش کە سوکاری ئێمن کە لێ قەوماون پێویستیان بەوە هاوکاریان بکەین بە هاوکاریکردنی ئەوانە بێگومان ماڵەکانمان کەم ناکە بگرە زیاد دەکا و دڵخۆشی کەسانێک دەکەین و خەندە دەخینە سەر لێوی کۆمەڵە کەسانێک کە لە ناخۆشیەوە دڵخۆشیان دەکەین بێگومان ئەو ئەزر و پاداشتشی تایبەتی هەیە بۆیە من لە ڕێگای ئەم شاشەی ئێوە شاشەی پێیان داوا لە هەموو دەوڵەمەندەکان دەکەم لە هەمیان دەکەم بەهانەی ئەو هەژار و کەم دەرامەتانە بچن کە ژانیان لە گوزەرانێکی سەختدایە پێویستیان بە هاوکاری هەیە بە هاوکاریەکانی ئێوە لەوانەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر بڵێتە خورمایەک بوو ئەو کەسە لە هەژاری ڕزگار بکە بتوانە هاوکاری بکە خۆش ئەو کەسانی کە هاوکاری دەکرێن پێویستە بەڕاستی بزانرێت چێە لەسەر چ بنەمایەکە چ ئەساسێکە زۆر سپاس بارانیش نەباری هەندەی دیدی تون دەویت خانووکەی لە باتی خۆڵ و سەب لایلۆنی داوەتە بەهانیە پێویستە ئێمەش چۆن باران نمنەمە دەبارێ و تەڕمان دەکات دەچنە پێوەرزێکیکە ئێمە دڵەکانمان نەرم بێت کەسانی لێبوردەبین خەڵک وان ناڵی دێتن لە تاو چۆڕە نەفتێکە خەڵک وان ناڵی دێتن لە تاو شوێنێکی گەرمە دوێنێ بارانێکی باش باری و هەولێری ژێک بوو لەو شوێنانەی کە ڕێژێکی باشی بارانی لێباری هەستێکی چۆنە هەبوو کە بۆنی باران بە تەواوی شاری هەولێر بڵاو بووبەوە وڵی بۆنی باران وەکو بۆنی بەهەشت وایە لەلای من چکەلۆ ئەوەلەن زەراعەت پێدەگا گیان لەبەر لۆ پەیدا دەبی ئەو ڤایرۆس و میکرۆبەی جادە و شار و بانەکان هەموو دەشورێتەوە ڕەحمەتێکی خوایە باران نیعمەتێکی خوایە باشە لەگەڵ بارینی ئەم بارانەیە چێ سوودمەند دەبێ بەڕای تۆ لە بارینە ئەم بارانەیە بەڕای من هەموو گیان لەبەرێک سوودمەند دەبێ لە مرۆڤ هەتا دەگاتە گیان لەبەر هەتا دەگاتە مێروستان دێتە دەرێ ئەرزاقی دەبا لۆزستان یعنی ئەرزاقی بردیە لەوێن درێ خۆی خەزم دەکە هەموو گیانە بەرەک سوود لە باران دەبینیتن لەگەڵ بارینە و بارانەیە ڕوخسارەکانمان خاوێن دەبێتەوە ڕوخسارەکانمان دەشورێ ڕوخسارەکەمان پاک دەبێتەوە پێویست ناکە ئەمەش دڵمان بەرامبەر یەک پاک بکەینەوە ناخمانیش بەرامبەر یەک پاک بکەینەوە لەگەڵ یەک ئاشت بینەوە بەرێ تابعاان ئەوە شەشی سەرچیە ئاشبوونەوە بەس ئاشبوونەوە یەک جارەچی نەک ئەوڕۆ مەسەلەن ئەمن مەسلحەتم لەگەرە تو هەیە لەگەرت ئاشتمەوە سبێنەکەوەی مەسلحەتەکەم نەما ئەو زەبرێ وڵای کاکە ئەمە لێک دووری نە ئەوە نە ئاشبوونەوە یەک جارەچی قبولکردنی یەک جارەچی یەکگرتووی یەک جارەچی چکە ئەمە بتێنێت ئەمە لە ناو قەترە ئاوەچی لە ناو بەحرەچی یعنی وا زۆر گەورەنینە بچین پارچە پارچە بین ئەوە لەوێ ئەوە لەوێ ئەوە لەوێ ئەمە حەقی یەکگرتوویمانەوە بی خەڵک ڕێزمان لێ بگری خەڵک حیسابمان لێ بکە خەڵک لێمان بترسێ بە تەنیا کەس حیسابی لۆ ناکرێ
ئەم بارانەیە بۆ هەموو دنیا ینی ڕەحمەتە بەڵام چی بۆ کەسانە دەڵێ کە خی گەورە پێداوین بێگومان بارینێن بارانەیە خانووی کۆمەڵی هەژار تێک دەدا جلوبەرگی کۆمەڵی هەژار بەرگەی ئەم سەرمایە ناگرێت چی بۆ کەسان دەڵێ کە خوا پێی داون پێویستە لە وەرزی زستان زیاتر ئاگاداری هەژاران و کەم دەرامەتان بن بەرێ تەبعاً لەسەر هەموو هەبووەک پێویستە یارمەتی ئەو فەقیر و فوقەرانم بدە کە نەفتیان پێ ناکرێ کە جلوبەرجیان نییە کە خانوویان خراپە خانوویان بۆ چاکاتەوە زۆر شت هەیە مەسەلەن ظاهری دنیایی خەڵک دەکاتە خێر و دەکاتە ئەوە وەکو یعنی عەرزێک نە ئەوە نە بڕۆ ئێستا ئەوە زستانە بڕۆ 2 بەرمیل نەفت لە بۆ فەقیرێک بکڕە بڕۆ فەقیرێک خانێکی خراپی هەیە خانەکەی لۆ چاکەوە بڕۆ جلوبەرجی منداری لۆ بکە و خێری ریایی مەکە خێری مستحق بکە کە جێ بگریتن نەگەت و بچی خێرەی ریایی بکەی 10,000 ئەوها ڕابگری خەڵک بینە دەست وەکو عەرز ئەوە ئەرخواش پێی ناخۆشە ئەسڵەن دەرێ خێر بکە ئەو بەو دەستەی نەزانیتن بەڵام قەیدی ناکە ئێستا با بزانی لەبەرەوەی خەڵک چاو لە تو بکە چاو لە من بکە با بزانی بەس خێرەکەی بکە بە کەلێک بێتن بەو زستانی خاستن نەفت نییە جلوبەرگ نییە خان و خراپ وەرزی یارمەتیدانی هەژارانە وەرزی یارمەتیدانی هەژارانە ئێستا وەکو هاوینان کو مەسەرەن خەڵک سکا دەرەکا و سەرفترە دەرەکا و ئەوانە ئێستاش عینەن نەفسی وەرزە لە بۆ فەقیر و فوقەرا دوێنێ کە بارانێکی باش لە شاری هەولێرباری هەستێکی چۆنە هەبوو کە ئەم بارانەیە تەواوی شاری هەولێر و هەرێمی کوردستانی بەگشتی گرتەوە بەڵە سەرەتا بەخراتی کەناڵەکەتانەکەم وڵا بەنای خوا گەورە و میرەبان بارانبارین تەبان نەما ئەمڕۆ بسوسەی دێە ئیتر لەگەڵ نزیک بوونەوەی وەرزەکانیش کە هاوین تەواو بێ کە چیتە پاییزەوە وەرزی خۆی دێ وەرزی بارانبارینش دل لە خۆی کاتن وەختی خۆی پەڵە لە من بەبیرم دێ لە 15 لە 29 پەڵا ئەدرا ئەوەی جوتیار بێ کە بارانباری ترەوە ئیشی فەلاحەتە و فەلاحەت دەسەکاتەوە بە ئیشەکانی خۆی بارانبارین ئاستێکی چۆن هەبوو کە بەیان هەڵسای بۆنێکی ینی بۆنێکی تایبەتی هەیە بارە ئەم بۆنێ تەواوی ماڵەکەتان و گەڕەکەتانی پۆشی بوو من تەمەەن شخصی خۆم هەر لە منداڵی و هیوایەتم سەرماوسۆڵێ هیوایەتم دستانە دایمەن حەزەکەم زوو گەرماتەوە بێ و دستان بێت باران بەس دەستکاتەوە بە باران بۆی جلەکانم گەرم و گوڕکەم و جلی زیاتر لە بەرکەم و لە بەرگە باران وڵات دوێنێ جەوێکی زۆر خۆش و ماشەڵا بارانێکی نەمەدێکی زووژدا هەتا ئەم شویش باری تا بەرەبیانیش هەرە باری تەواو یعنی وەزەکەی گۆڕی کەش و هەوا خۆشتر بوو لەگەڵ بارینی بارانە بێگومان کۆمەڵێ فەقیر و فوقەڕا هەن کە خانوەکانیان وەکو پێویست نیە جلوبەرگیان وەکو پێویست نییە پێدوانیان لە زستانە ئەبێ خوا پێداوان زیاتر و حکوومەت زیاتر ئاگاداری هاوڵاتیان بێ بۆی کە یارمەتیان بدا یان دەوڵەمەندان بە جلوبەرگێ بێ بە بەرمیلێ نەوت بێ ئەبێ ئاگامان لە هەژاران بێت وڵا قسەکەت لە جێ خۆیاتی وڵا فەقیر و هەژار لە وڵاتی ئێمە زۆرە بە تایبەتی ئەوانی کە جێولانیان نییە خانوویان بە کەڵک نایە لە جستانە هەیە لە خانووکەی لە باتی خۆڵ و سەب لایلۆنی لاوەتە بانیا دەمان کە کاتی بارانبارین دێتەوە ئەوە ئەبێ لە بیدایەت کە لە دەستپێکی ئەو وەسەوە کە دەست پێ دەکا بێ لە سەر و هەرەمیان و حکومەت هاوکاری و زۆرە خەڵکانەکە چونکە حکومەت باوکی هەموویەتی ئیجا دوای ئەوە دەوڵەمەندەکان و ئەوەی کە خوا پێیدا و خوا هەیە ینی زیاتر ئیمکانێتی بەدەستەوەیە بەس لە پێشە من داوا لە حکوومەتەکەم دایمەن چاوی لە فەقیر و هەژار بێت چونکە فەقیر و هەژار لە وڵاتی ئێمە زۆرە بەدەیان کە سوکاری شەید و برینداریشمان هەیە و لە خاڵماوانش و کەمەندامیشمان هەیە ئێستا بێلانەوە بێجێن من لە پێشە داوا لە حکوومەتەکەم ئیجا داوا لە دەوڵەمەندەکانەکەم و کە یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدەن و بەخێ بنستن سەر و سەرچاو باسی حکوومەتمان کرد بەڵام دوێنێ کە باران باری ئێستا بینی تەواوی شەقەمەکانی شاری هەولێر پاکن و ڕوخساری ئینسانەکانیش زۆر پاک بووەتەوە پێدوانیە لە وەرزی زستانە ئەبێ ئێمە ناخی خۆشمان پاک بکەینەوە گۆڕانکاریەک بەسەر خۆمان بێنین ڕق و قینە لە دڵی خۆمان دەرکەین و بەهۆی بارینی بارانەوە ئیتر یەکترمان خۆش بێت و هیچ کەسێ ڕقی لە هیچ کەسێ نەبێت جێگەت قسەکەت تەواو قسەکە لە جێی خۆیاتی جا منەوە مۆزوعی سیاست بێنە ئەملاوە مۆزوعی حزبایەتی بش بێن ئەملاوە من و تۆ ئەبێ من و تۆ لە من و تۆوە دەست پێ بکەین ئەمە لاقی حزب بخێنە ئەملا سیاسی بخینە ئەملا ئەبێ تۆ لە من تۆ دەکەن کە من دڵم ساف و تۆ دڵە ساف و ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە نابێ بە قسەی سەرۆمان بکەین
بانی دوو بانی ئەوان هەرستنەوە سەر ئەو کورسی و هەرستنەوە سەر ئەو میێزە کە من تۆ وەک برا ژیان وەک برا ماینەوە ئێمە ئەوە بە باران نییە ئێمە مادام خوا دروستی کردوینە ئەبێ هەمومان ئادەمی ئەو خواین ئەبێ هەمومان بەدڵێکی پاکەوە لەگەڵ یەکتریدا یەکتری بدوێنین. ئەزیزانم ئەوی گوێبستی بوون پامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو بەشێکی زۆریان هەستێکی زۆر خۆشیان هەبوو لە کاتی بارانبارین و لە کاتی تەواوبوونی ئەو گەرمایی کە ئێستا کە لەم هاوینەیە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هیوای کەش و هەوایەکی خۆشیان خواست و ئەوانیش ئاماژیان بەوە کرد کە لەم زستانەیە ئەبێ دەوڵەمەندان و خوا پێداوانان و حکوومەت زیاتر ئاگاداری هەژاران بێت و هیوایان خواست کە ئەم ساڵیش وەکو ساڵانی تر بێنەوت نەکرین و نەوتمان بەسەردا بەش بکرێت. ئەزیزانم پێویستە ئێمە لەم زستانەیە زۆر زیاتر لە وەرزەکانی تر ئاگامان لە فەقیر و هەژاران بێت ئاگاداری ئەو کەسانە بین کە خانوەکانیان لە ڕووخاندایە و لەوانەیە بەهۆی بارانەوە خانوەکانیان بەسەردا بڕوخێت ئەو کەسانەی کە جلوبەرگێکی زستانیان نییە لە بەریان بکەن. ئەزیزانم ئەوەی گوێبستی بوون پەیامی هاوڵاتیان بوو هیوام وایە ببێتە جێگای ڕەزامەندیەوەی عزیز تاڵقەیەکتر و بەرنمەیەکتر و تەوەرێکی تری زستان بە ئێوەی خۆشەویستات دەبمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵڵای کامێرەمانم خۆشەویست بفەرمونون تاڵقەیەکتر بە ئێوەی خۆشەویستات دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم هەل شاد بن.